أي صلاة برزان بخير بكات بيتون شوني كاكبر أحوال شونا سرشاو بخير بين سرشاو برزم رحم بخير بي الرزم هي صلاهم هي بومروباني بريس ونفرت لمروباني كوابروان بخرافة هي ياخد دم بيسن دميان وكو توالدقي بيغمبري الله وايا زور بخير بين الرزم هي حرمتم هي دیارە بابەتی ئەم ڕۆمان بابەتێک دەبێت سەبارەت بە پێشکەوتنی زانستی و تەکنەلۆجی زۆر جار هەیە مەرج نییە تۆ بێی لە ڕوانگەی خودی دەقەکانی خۆیان بێ وەڵامی ئەم بدەیتەوە زۆر جارێک گرنگە بێی قسەوباز پێی سەبارەت بە پێشکەوتنی زانستی و خودی ئەم پێشکەوتنە زانستیانە وەڵامێکە سەبارەت بەوەی کە ئاین تەنها خوڕافەیە و بە تایبەتی ئاینی یاخود کەڵتی محەممەدیزم کەوا شتێکی پێنیە تەنها نەهامەتی بۆ مرۆڤایەتی نەبێ زۆر جارەوەی بەڕاستی من بیر دەکەمەوە دەڵم ئافرین مرۆڤ تۆ بڕوات بەوە بێ کە خوددا مناڵی لوسکەت پێدا لە بەهەشت دەک داوەشەی کوڕم بۆ خۆت و بیرکردنەوەت دەک داوەشەی کوڕم بۆ خۆت و عەقڵت دەک داوەشەی بۆ خۆت و خەیاڵت دەک داوەشەی بۆ خۆت کە بڕوات بەوە هەیە خوداکەت هۆریەی تەسک و ترستی بۆ دروست کردی بۆی لە بەهەشتی ئەڵڵادا تۆ گانیان لەگەڵ بکەی یاخود مناڵی لوسکەی بۆ دروست کردی بۆی لە بەهەشتی ئەڵڵادا تۆ گام بکەی لەگەڵ مناڵانی لوسکە دەک داوەشەی بۆ خۆت و بۆ ئەخلاق و بۆ بیرکردنەوەت دەک داوەشەی بۆ خۆت و بۆ ئەخلاق و بیرکردنەوەت سەرچاو خێر بن جا کارەساتەکە ئەوەیە ئەگەر زۆر حەستان لە مناڵی لوسکەیە یاخود حۆریەی تەسک و تریسکە کوڕم سەردانێکی یابان بکەن و یابان حۆریە دروست دەکات و حۆریانە دەتوان قسەشتان لەگەڵدا بکەن و بەردەوامیش ئەبکارە بەردەوام یعنی پەردەدارن کاتێک یعنی پەردەکانیان دەدڕێن دووبارە بە قودرەتی قادر دەبنەوە پەردەدار دەتوانن ئەم حۆریانە بکڕن ئەگەر حەستان لە 72 دانە ئەتوان 72 دانە بکڕنتەوە ئەوە بەهەشتەکەی ئەڵڵاتان هاتەدی بەڵام یابان بە حکمی ئەوەی کۆمەلگایەکی ئەخلاقیە مناڵی لوسکەتان بۆ دروست ناکە ئیتر ئەوە کێشەی خۆتانە بڕۆن لە سعودی عەرەبیە داوا بکەن کۆمپانیایەک دروستکە مناڵی لوسکەی قینگ مرواریتان بۆ دروستکەوتەوە یعنی مۆزوعەکە بڕایەوە یعنی مۆزوعەکە لێرەدا بڕایەوە یعنی تۆ تەسەوڕ کە مرۆڤانێک هەبن لە کۆمەلگا بە تایبەتی لە ناو کۆمەلگای خۆمان ناو کۆمەلگای کوردی بڕوای بەوە هەبێ کە خودای دادپەروەر و قەشەنگ و جوانی مناڵی لوسکەی بۆ دروستکە جاوەرە تۆ چۆن دەتوانی قسە دایلۆگ دیبیت لەگەڵ ئەو بێعەقڵانە بکەیت یعنی عەقڵیان گەیشتۆتە ڕادەیەک کە خۆشیان نازانن چۆن بیر دەکەنەوە ويطوف عليهم ولدان مخلدون یاخود خوداکەیان پێی دەڵێ ڕاستیەکەی تخوا بمپەرستن بۆچی بتپەرستن کورە حۆریەم بۆ دروستکردن حۆریەکان زۆر تەسک و تریسکن ماڵە باب هەر زۆر تەسک و تریسکن و سنجیشیان گەورەی و سمتیشیان گەورەی زۆر پتەوە کاتێک دەستی لێدەی هەرگیز وەکو ژنانی ئەم دنیایە مەمچیان شۆڕ نابنەوە و کاتێک یعنی سێکسیان لەگەڵدا دەکەی جیماعیان لەگەڵدا دەکەی دەهەژێن هاوار دەکەن یعنی سیر کە تۆ ئەوە عەقڵت بیتن پێت وایە خوداکەت عروبن ئەترابا تۆزێک بیرکەوە تەنها تۆزێک بیرکەوە من هیچی ترت پێ نارێم تەنانەت لەبەر ئەوەی ئێوە عەقڵی خۆتان خستووەتە ناو چوارچێوەیەکی دیاری کراوە و قورئانەکەتان پێتان دەڵێ بیر مەکەنەوە چوو ئەگەر هاتوو بیرکەنەوە دووچاری ڕیاکاری دەبن و شک و گومان سەبارەت بە ئاینەکەتان دێتە ئاراوە لەبەرەوە توانای بیرکردنەوەتان دەستداوە ناتوانن داهێنان بکەن بە 54 وڵاتی ئیسلامی ئێوە ناتوانن داهێنان بکەن نەشتان توانیوە لەگەڵ ئەوەش ئەم 54 وڵاتە زۆربەی زۆریان 5 وڵاتی یەکەمی دنیا زۆرترین نەوتی دنیا لە وڵاتانەیە بە ئیمارات و بە سعودیە و بە عێراق و بە قەتەر و بە بەحرەین و کورەچوزان و بە زۆرێک لە وڵاتانە زۆربەی زۆری نەوتی وڵاتانی دنیا لە وڵاتانەیە اینجا ناتوانن داهێنان بکەن 25 ساڵە خەریکی معجزەی میزی خوشترن خەریکی چین خەریکی دەرکردنی جنۆکەن یعنی بەڕاستی سیر و سەمرەیە تۆزێک بیر لە عەقڵی خۆتان بکەنەوە وەڵحاصل قسەباسی ئەمڕۆوان سەبارەت بە هەندێک لە داهێنانی زانستی دەبێت کەوا خۆی لە خۆیدا وەڵامێکی دەمشچێنە بەرامبەر بە ئاین و خوڕافەی ئاینی یەکەم دامێن قسەباس تۆزێک بکەین لەبەرچی بە گرنگی دەزانم باسی ئەوانە بکەم هەرچەندە من ڤیدیۆم لەسەریان دابەزاندیە بەڵام ڤیدیۆکان بە حکمی زمانی کوردی تا ڕادەیەک لە چەمکی زانستی هەژارە و یاخود وشەی مرادفمانیە وشەی بەرامبەرمانیە ڕەنگێ ئەم ڤیدیۆیانە نەتوانن بە تەواوی
مانای خۆیان بەخشن لەبەرەوە من بە پێویست دەزانم بێم تۆزێک ڕوونکردنەوە سەبارەت بەو ڤیدیۆیانە بدەم کەوا لە خلالی چەند ڕۆژی ڕابردوو بڵام کردوونەتەوە و بەڵێنیشتان پێ دەم کە ڤیدیۆی لەم چەشنە لە ڕوانگەی پێشکەوتنی زانستی زیاتر و زیاتر لە داهاتوو بڵاو دەکەینەوە. شتێکی تریش هەر کەسێک ئیدعا بکا کەوا ژنە و بێ جوێن برا چکە محەجەبەکانیش جوێن دەدەن ئێستا ئاگادار بن و بێ وێنەی ئافرەتێکی سەرکۆت دابنێ کە دیاریشە وێنەکەی دزیوە پێی دەڵێم گوو بخۆ ناقص العقل و دەست بەجێ باندی دەکەم بۆ زانیاریتان و زۆربەی زۆریشتان لەو کەسانن کەوا لە ڕاستیدا ژن نین سمێڵ قوتن ناوی ژنانتان لە خۆتان ناوە وێنەیەکی ژنانتان داناوە بۆی خەڵک لە خشتە بن لەبەرەوە بانتان دەکەم ئێوە دزن ئێوە نەک تەنها پێغەمبەرەکەتان دز بۆ ماڵم بە قوڕ نەگرت بێ یعنی دزین پێغەمبەرەکەتان 1400 ساڵ بەڕێستا دزی کردووە فەرهودی کردووە ئێوە دەبی ئەم سونەتەش هەڵبگرن کورە دەعیبە لە سەدەی 21ەمدا دەژین وێنەش دەدزن وێنەی کچانیش دەدزن دەخەنە سەر فەیسبووکەتان خوێڕی و سەرسەرێک ئەمڕۆ جوێنی پێدام دواتر لەولا دەبینم چی نووسیوە ئەو عشقەی من بۆ تۆ عشقێکی بێوێنە بوو هەر کاتێک تۆ لەبەر چاوم بووی ژیانم لێتاڵ بوو من لە کونجی ژوورەکەم دانیشتومە هەمیشە خەیاڵ لە سینگ و مەمچی تۆ دەکەمەوە خەیاڵ لەولاشەوە هاتووە لەسەر ئیسلام جوێنم پێدەدا کورە ئێوە زۆر سیر و سەمەرەن بەڕاستی باسی عشق و دڵداری و سینگ و مەمک و لێو دەکەی لەولاش دەی لەسەر ئیسلام جوێن کورە گەوج دەسەڵاتی ئیسلامی دەسەڵات بەدەستەوە بگرێت لە ڕوانگەی شریعەتی ئیسلامی بە حکمی ئەوەی تۆ جارە شەعر دەنووسی بۆ سەر سینگ و لێوی ئافرەت بەگونەوە لە فەلاقەت دەدەن یعنی تۆ چی عشقیی لە ئیسلام شتێک نییە بەناوی عشق تاکە عشق ئەوەیە تۆ عشقی تۆ وەکو سۆفیەکان دەبی بۆ خودابی یعنی سیر و سەمەرەن بەوانە دێ هەیە شاعیرە دێ جوێنمان پێدەدا هەیە دووچاری عشق بۆ دێ جوێنمان پێدەدا سیر و سەمەرەن ئێوە بەڕاستی یعنی شتی ئاوام نەبینیوە ئەوەی لە موسڵمانانی سمێڵ قوت بینیوە بەڕاستی زۆر بێوێنەیە یعنی عەجیب و غەریب وەالحاصل بەردەوام شاینەوەن کەوا تەنها پێیان پێ بکەن نابێنە سەر هەندێک مەسائل پێشکەوتنی زانستی کە خۆی لە خۆیدا یەک زەربەی دەمشچێنە بە سمێڵ قوتەکان و بە ئاینەکان کلۆنینگ واتە لەبەرگرتنەوە یا کۆپیکردن داوێن تۆزە قسە سەرچاو بەخێر بۆ نەبوودا چەند شتێکە کەوا پێشکەوتنی زانستی من لێرەدا دەمێ قسەی لەسەر بکەم کلۆنینگ چییە یعنی لە ڕێگای کلۆنینگەوە مرۆڤ دەتوانێت خۆی بەرهەم بهێنێتەوە و پێویستی بە سێکسیش نابێ پێویستی بە نوتفەی پیاو نابێ کە لە قورئان دەڵێن نوتفەی پیاو لە نێوان پشت و پەراس و دروست دەبێ نەخێر پێویستی پێی نابێ واتە پێویستی بە سێکس نییە پێویستی بە سپێرمی پیاو نییە چی دەکەن بۆ نمونە ئەگەر مرۆڤمان گرت یا هەر ئاژەڵێک ژن هێلکەکەی وەردەگرن باشە هێلکەی وەردەگرن کە تەنها 23 کرۆمۆسۆمی تێدایە ناوکەکەی دەردێنن واتە دەبیتە قاوغێکی بێ ناوک بۆ نمونە پیاوێک دەیەوێتن خۆی ئیستنساق کاتەوە دێن خانەیەکی ناودەمی وەردەگرن کە 46 کرۆمۆسۆمی تێدایە ناوچی خانەکە دەردێنن دەیخەنە ناو هێلکەکە ڕەجەی کارەبایی لێدەن دەست دەکا بە دابەشبوون دەبێت بە 2 خانە 4 خانە 8 خانە 16 خانە 32 خانە اینجا دەیخەنە مناڵدانی ژنەکەەوە دوای 9 مانگ مناڵێک دروست دەبی کوتومت لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی ڕوخسارەوە لە ڕووی جیناتەوە وەکو ئەو پیاوەیەکەوە خانەکەی خۆی داوە یا ئەگەر ژنەکە بێوێ خۆی دروست کاتەوە تەواو هێلکەکەی دێنن ناوکەکەی دەردێن کە تەنها 23 کرۆمۆسۆمی تێدایە خانەیەکی پێستی یا ناودەمی دەهێنن ناوکەکەی دەردێنن کە 46 کرۆمۆسۆمی تێدایە دەیخەنە ناو هێلکەکە ڕەجەیەکی کارەبایی لێدەن وەکو هێلکەیەکی پێتێنراوی لێدێت دەست دەکا بە دابەشبوون بۆ 2 خانە بۆ 4 خانە بۆ 8 خانە بۆ 16 خانە بۆ 32 خانە دەیخەنە ناو مناڵدانیەوە پاش 9 مانگ مناڵێکی دەبێ وەکو ژنەکە وایە کاتێک ژنەکە بۆ منەگەر تەمەنی 30 ساڵبی 30 ساڵ پێشووتر کاتێک لەدایک بووە ڕوخساری چۆن بووە شکلی چۆن بووە پێک هاتی جیناتی چۆن بووە هەمان کەس دەبێت و بە تایبەتی ئەم تەریقەیە بەکاردێ ئەگەر هاتوو بۆ نمونە کێشەی مناڵبوون لە نێوان ژن و پیاوێکدا هەبێ بەڵام زۆرێک لە وڵاتانی دنیا ئەم ڕێگایان قەدەغە کردیە
و زیاتریش ئاینەکان ڤاتیکان و ئەو شوێنانە قەدەغەیان کردیە چونکە دەڵێن ئەمە دەستکاریکردنی کاری خوایە مرۆڤ دەیەوێتن ڕۆڵی خوا ببینێ و مرۆڤ تەنها لە ڕێگای کاری سێکسی شەرعیەوە دەبێت دروست بێ و نابێت لە ڕێگای ترەوە و ئەم ڕێگایەش بۆ نمونە ئێستاگە لە زۆر ڕسێژ بەکاردێنرێت بۆ دروستکردنی بەشێک لە خانەکان یا لە شانەکان یا لە ئەندامەکانی لەشی مرۆڤ وەڵامی ئێوە چیە سەبارەت بەمە ڕۆح لەکوێیە پێمان بڵێ ڕۆح لەکوێیە لەمەدا یعنی چێ دووبارە فرشتەکەت چووە ناو ئەوەی فرشتەکە دەچی بۆ ناو مناڵدانی دایکەکە دەڵێ هۆی ئەڵڵا دەڵێ ها دەڵێ ئەو مناڵەکە دروست بووە 32 ڕۆژی تێپەڕاندیە بیکەین بە نێر یا بیکەین بە مێ کەسێکی شەیتان بێ یا کەسێکی باش بێ ئیماندار بێ یا نائیمان بێ ئێترەوە چ علاقەی بە ئەڵڵاوە نییە ئەمە مرۆڤ دروستی دەکات ئەی گەوج ئەوە مرۆڤ دروستی دەکات باشە و دروستی دەکات و ئەو مرۆڤانە دروستیش بووینە بەڵام زۆرێک لە دکتۆرەکان نانوێت کەشف بکەن چکە دووچاری لێپرسینەوەی قانونی دەبن باشە دووچاری لێپرسینەوەی قانونی دەبن کە گوایە حاڵەتێکی ئەنئیتیکەڵ و لە ڕووی یاساییەوە ڕێگای پێ نادرێ و ئەم ڕێگایە بۆ نمونە پیاوێک مناڵەکەی تەمەنی ساڵێکە دەست بەجێ کتوپڕ بەهۆی نەخۆشی هەوکردنی مێشکەوە دەمرێ دەست بەجێ دەتوانن خانەیەکی لەشی بێنن بە هەمان پرۆسە ناوچی ئەو خانەی مناڵەکە دەربێنن و هێلکەی دایکەکەی بێنن ناوەکەی دەربێنن ناوکە و ناوچی خانەی مناڵەکە بخەنە ناو هێلکەدانەکەوە هێلکەکەوە ببورن هێلکەکەوە ڕەبجەی کارەبایی لێ بدەن تاوەکو دەوی بە 32 خانە بخەنە ناو مناڵدانی دایکەوە کاتێک لە دایک دەبێت طبق الأصل نسخەی ئەو مناڵە لە دایک دەبێتەوە کەوا مردووە لە دایک دەبێتەوە هەمان مناڵ بەبێ کەم و زیاد لە ڕووی شکلەوە لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی ڕوخسارەوە لە ڕووی پێکهاتەی جیناتەوە وەڵامتان چێ بۆ ئەمە سمێن خودەکەن سبحان الله وەنیە سبحان الله یا ماشاء الله وەڵامتان چییە ئەم مناڵە ڕۆحی تێدا یان نا ڕۆحەکە چێ خستی ناویەوە یەخۆ لە ڕێگای سێکسەوە دروست نەبوو سێکسی تێدا نەبوو سێکسی تێدا نەبوو یعنی لە ڕێگای چێوە دروست بوو دەتوانن پێمان بڵێن ئەمە پرسیارە بۆ ئێوە وەڵام دەنەوە بۆچی وەڵام نادەنەوە بزانین لە ڕێگای چێوە دروست بوو با مناڵی لەو بابەتەش دروست بووە پێشگەلەوەی کەوا مرۆڤ دەتوانی دەستکاری جینات بکە ئەو جیناتانەی کەوا بەرپرسن لە دروستکردنی نەخۆشی دەتوانن دەستکاری بکەن بۆ ئەو مناڵ دایک دەبێت دەستکاری نەبێت واروەک دکتۆرێکی ئەخسایی ژنان دەناسم لە ئوردن کەوا خوشکەکەشی لێرە دەناسم گوتی مەلایەک هاتە لا مناڵیان نەدەبوو لەگەڵ مەلاژن لە ئوردن بۆ ئەوەی کەوا لە ناو شوشا سپێرمی مەلاجیان لەگەڵ هێلکەی مەلاژنجان پێکەوە پیتێنیان پێ بکرێت تاوەکو دەگەن بە 32 خانە اینجا بخرێتە ناو مناڵدانی مەلاژنەوە گوتی مەلاکە لی پرسم گوتی دکتۆرجیان دەکرێت تۆزێک شکلی مناڵەکەی سپیوی چکە من خۆم ڕەشم زۆر حەزم لە مناڵی ڕەش نییە مەلاجیان داوای دەکردکەوا دەستکاری جیناتی بکرێت بۆ ئەوی مناڵەکەی تۆزێک سپی دەربچێ تۆزێک سپی دەربچێ کلااوچینە هەموو مەلاکان کلااوچینە بەبێ کەم و زیاد هەمووی خەریکی ئەو کلاواتانن لە ژیانی خۆیان وە کەسیشان بڕوایان نییە دکتۆر گیان بە قوربان بووم خۆم تۆزێک ڕەشم ئەگەر بکرێت تۆزێک دەستکاری جیناتەکەی بکەی و مناڵەکەمان سپی دەرچێ سپی دەرچێ مناڵەکەمان سپی دەرچێ کلااوچینە هەمووتان تەنها لە کلااوچیات ئەمە یەک دوو بەکتریای دروستکرد یەکەم بەکتریا کە مرۆڤ لە تاقیگا دروستی کرد جیناتەکەی لە ڕێگای کۆمپیوتەر نووسیەوە باشە چونکە لە هەموو پێکهاتەی جیناتی 4 تفت هەیە تێیدا بەشدارە جا ئەو کرۆمۆسۆمە یا DNA هی بەکتریابی هی گیانداربی هی ڕوەک بێ هی مرۆڤی 4 تفتی تێدایە دوو دانە بەرامبەر یەک نەهوا دەنووسێن کرۆمۆسۆمات دروست دەبێت باشە کرۆمۆسۆمات دروست دەبێت کە مرۆڤ 46 کرۆمۆسۆمی هەیە هەستان لە ڕێگای کۆمپیوتەر جیناتێکیان دروست کرد بە کەیفی خۆیان بە شێوەیەکی حەشوایی ئەوە بەرامبەر ئەوە ئەو تفتە بەرامبەر ئەوە و دروستیان کرد و میکرۆبێکیان دروست کرد کە ناویان لێناوە فنسیا کەوە ئەو میکرۆبە پێشووتر بوونی نەبووە
ودەستی کرد بە گەشەکردن و نیاز وایە کەسێک دروستی کرد بە ناوی جەی کرێگ ڤێنتا. جەی کرێگ ڤێنتا نیاز وایە ئەم میکرۆبە بەکاربهێنێ بۆ خاوینکردنەوەی ئاوی دەریاکان کاتێک نەوتی بۆ نمونە هەندێک پاپۆڕێ شکست دێنێ نەوتەکە دەڕژێتە ناو دەریاوە، یا هەروەها بۆ دروستکردنی ڤاکسین بە شێوەیەکی کتوپڕ و یاخود بۆچی بۆ پاکردنەوەی ژینگە یا بۆ بەرهەمهێنانی وزە. بە من چی دەڵێن؟ ئەمەش بینین ڕۆڵی خوایە. باشە خاڵێکی تر دوێنێ بابەتێکی ترم دانا سەبارەت بە بزنی جاڵجاڵۆکە. ئەڵڵای قورئان کە موحەممەدە لە سوڕەتی ئەلعنکەبوت ئایەتی 41-42 دەڵێ ماڵی جاڵجاڵۆکە بەهێزترین ماڵە. ئای لەوە سەڵەواتێک لێ بدەن، ئەمە مەعجیزەیە. نەخێر، تۆڕی جاڵجاڵۆکە لە پۆڵە بەهێزترە و لە ئاسن پتەوترە و تەنانەت بەکار دەهێنرێ بۆ ئێرباگ ئەوی ناو سەیارە و هەروەها بۆ جلی گول لە نەبڕ و هەروەها بۆ دروستکردنی ژێی ماسوولکەکان. کاتێک ژێ لە ڕێگای بۆ نمونە لە کاتی وەرشەوە لە هەرچ ڕێگایەکەوە کاتێک دەپترێ بۆ چاکردنەوەی ئەم ژێیە، چکە زۆر بەقووەتە، زۆر بەهێزە. هەستاون چی بکەن؟ جاڵجاڵۆکەیان هێناوە بۆ ئەوی باخچەیەکیان بۆ دروستکەن، بۆی ئەو تەونانە دروستکەن بینویان یەکتری دەخۆن. گوتیان باشە چی بکەین؟ یەکێک لە زاناکان هەڵساوە ئەو جینەی لەشی جاڵجاڵۆکە کە بەرپرسە لە دروستکردنی تەونەکە جیای کردوتەوە، خستوویەتە پێک هاتەی بێچووی بزنەوە. بزن کاتێک یعنی کۆرپێلنان خستیە پێک کاتێک بزن شیر دەکاتن، بزن شیر دەکات 12 گرام دواتر کاتێک وشتی دەکەنەوە ئەو داوی جاڵجاڵۆکە دەتوانن لی دروست بکەن. 12 گرام تێیدایە. ئەمە چییە؟ ئەمە چۆن؟ وەڵامتان بۆ ئەمە چییە؟ یعنی بزنە و تۆڕی جاڵجاڵۆکە دروستەکە. سبحان الله، ماشا الله، سەیری مەزنی ئەم ئەڵڵایە بکە. خاڵێکی تر مۆز. ئەو مۆزەی کەوا لە کۆمەڵگە ئیسلامیەکان نابی بە ساغی بفرۆشیە بە گوێرەی شەریعەتی ئیسلامی و دەبی قاش بکرێ، هەروەک چۆن خیار و جێزەر قاش دەکرێن، یعنی لەت دەکرێن. چکە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی و مۆز و جێزەر و خیار لە هینی پیاو دەچن و ژنان شەهواتیان بۆی دەجوولێ، لەبەرەوە دەبی ئەها پارچە بکرێن بفرۆشترێن. مۆز چیان کردێ بۆ نمونە؟ هەوکردنی جگەر لە ڕێگای ڤایرۆسی جۆری بی. ڤایرۆسەکان جۆرن ئەی هەیە، بی هەیە، سی هەیە، دی هەیە، ئی هەیە و تاوەکو دوایی. بەڵام بی و سی بە تایبەتی بی زۆر کوشندەیە و چارەسەرکردنی زۆر سەختە و کاتێک تووشی دەبێتە هۆی هەوکردنی جگەر و دواتر سستبوونی جگەر و لە کارکەوتنی جگەر و ئەگەری توشبوونت بە شێرپەنجەی جگەر یەکجار زۆر دەبی. و ئەم نەخۆشیە لەکوێ زۆرە؟ لە ئەفریقیا زۆرە و هەروەها لە باکووری ڕۆژهەڵاتی ئاسیا زۆرە. هاتوون چیان کردیە؟ هاتوونە تەنۆچکەی پرۆتینی ئەو ڤایرەسەیان هیناوە کە بۆ ڤاکسین بەکاردێنرێت، چکە مرۆڤ دەتوانی ڤاکسین لە خۆی بدا بۆی پارێزگاری لە خۆی بکات دووچاری ئەم ڤایرەسە بێ. یەک تەنۆچکەیە، ڤایرەسە بە تەواوی نییە، تەنۆچکەیەکی پرۆتینیە. هیناویانە خستوویەتیانەوە ناو جیناتی مۆزەوە. مۆز جیناتی هەیە، ئەو تەنۆچکەیان خستۆتە ناو پێک هاتەی جیناتی مۆزەوە. مۆز کاتێک بەردەگرێ و مرۆڤەکان ئەو مۆزە دەخۆن، ئەو تەنۆچکە لە گەدەی بڵاو دەبێتەوە. کاتێک بڵاو دەبێتەوە دەمژرێت لە ڕێخەڵەوە. کاتێک دەمژرێ سیستەمی بەرگری مرۆڤ دژەتەن دژ بەو تەنۆچکەیە دروست دەکا و دەبێتە هۆی دروستبوونی بەرگری لەشی مرۆڤ دژ بەو ڤایرەسە. مۆزە کەوا لە ئەفریقیا ئێستا ئەو مۆزە بوونی هەیە و لێکۆڵینەوەیەکی فرەوانی لەسەر کرا ساڵی 2007 نیشانیدا کە زۆرێک لەو کەسانی زۆربەی زۆری ئەو کەسانی ئەو مۆزانە دەخۆن تەواو بەرگریان لا دروست بووە سەبارەت بە ڤایرەسی ئیلتیهاب کەبەد ڤایرەسی جۆری بی. ئەمە چۆن لێک دەنەوە؟
ئەمەش دووبارە سوبحان الله و ماشاء الله و ئەستەغفر الله و هەتا وەکو دوایی چۆن لێکی بدەنەوە کورە ئەڵڵاکەتان تەواو چۆکی داناوە بەرامبەر بەزانست ئێوە باسی چی دەکەن بڕۆن ئێوە میزێک خوشتر بخۆنەوە مناڵیان دروست کردیە لە دوو دایک و باوچێک باش لە دوو دایک و باوچێک چۆن حاڵەتێک هەیە کەوا دووچاری کۆئەندامی دەمار دەبێ خۆتان دەزانن بۆ نمونە هێلکە ناوچی تێدایە کەوا کرۆمۆسۆماتی تێدایە و هەروەها لە دەرەوەی ناوک لە ناو سایتۆپلازم مایتۆکۆندریای تێدایە مایتۆکۆندریاش DNA تێدایە باشە نەخۆشی هەیە نەخۆشیەکە پێی دەوترێت لی سیندرۆم کەوا کاتێک مناڵ لەدایک دەبێ پەچی دەکەوێ لەبەر ئەوەی دەمارەکانی تەب دەپوچێنەوە و زوو دەمرن جیناتی ئەم نەخۆشیە لە ڕێگای مایتۆکۆندریای ناو سایتۆپلازم دەگوێزرێنەوە هێلکەی دایکەکە کاتێک مایتۆکۆندریای تێدایە ئەو مایتۆکۆندریانە ئەم جینە نەخۆشیان تێدایە چیان کردووە سریکە هەڵساون ژنێکیان دۆزیوەتەوە کە ئامادەبی هێلکەی خۆی ببەخشێ کەوا ساغ و سەلامەتە ئەو نەخۆشی نییە هێلکەکەیان هیناوە ناوکەکەیان دەرهێناوە فڕیانداوە ناوچی هێلکەکەی و ناوچی هێلکەی دایکە نەخۆشەکەی کەوا جیناتەکەی مایتۆکۆندریایەکەی جیناتی سەر مایتۆکۆندریایەکەی نەخۆشە ناوچی هێلکەکەیان هێناوە کە کرۆمۆسۆماتەکانی تەبیعین خستویانتە ناو هێلکەی ژنەکەی ترەوە سپێرمی پیاوەکەیان هێناوە مێردی ژنەکەی پیتێنیان پێی کردیان و مناڵ لەدایک بوو تەمەنی 6 مانگە تووشی ئەو حاڵەتە نەبووە ساغ و سەلیمە و تەندروستە واتە مناڵێک لەدایک بوو مایتۆکۆندریایەکەی لە ژنێکی خۆبەخشە کرۆمۆسۆماتەکەی لە دایکی خۆیەتی سپێرمەکەشی لە باوکی خۆیەتی سبحان الله ماشاء الله باشە ماشاء الله بەڵام ئەلبەتە هەموو ئەوانە لە قورئاندا هەن ئەگەر هاتو مسلمانی سمێڵ قوت بچی تەرکیز لەسەر قورئانەکەی بکە و ئاەت بە ئاەت بخوێنیتەوە ئەلبەتە هەمووی لەوەدایە یعنی خۆی 1001 داهێنانی جیهان کە ئێستا ئەمڕۆپای پێ بوژاوەتەوە هەمووی لە قورئانەکەی موحەممەددا هەبووە بەڵام مسلمان خۆی گەمژێ و درکی پێ ناکات چکە کاتە قورئانەکەی دەخوێنێت و باەکی لێبەربی دەست بەجێ دادەنێ و دەچی ترقینجی دەست دۆژەکەی دەشواڵ تاوەکو دەگەڕێتەوە خەیاڵەکەی لێ تێک دەچێت گیاندارێک قەڵاچۆ بوو وە زانست زیندوی کردەوە ڕۆژی قیامەتە وەمانزانی بەس ئەڵڵا خەڵک زیندوو دەکاتەوە لە ڕۆژی قیامەت بەڵام گیاندارێک بە ناوی پایرینیان ئێبکس لە ئیسپانیا قەڵاچۆ بوو دوا ئاژەڵیان مرد ساڵی 2000 بەڵام بەشێک لە چکە بەرەو قەڵاچۆ دەبوون دوا گیاندارە مرد هەندێک لە خانەکانیان فریز کردبوو خانەکانیان هێنا و لە ڕێگای کلۆنکردن بۆ نمونە ناوچی خانەکەیان دەرێنە خستیانە ناو هێلکەی بزنیان هینا هێلکەی بزن هێلکۆکەی بزن ناوکەکەیان دەرێنە و ئەو خانەی کەوا فریزیان کرد و ناوکەیان دەرێنە خستیانە ناوێرکە دووبارە بە کلۆنینگ ئەو گیاندارە زیندوو کرایەوە جارێشتر زیندوو کرایەوە ئەمە چی پێ دەڵێن ئەمە چی پێ دەڵێن پێم بڵێن یعنی ئەمە چی پێ دەڵێن خاڵێکتر مانگایە و شیری مرۆڤ بەرهەم دەهێنێ مانگا شیری مرۆڤ بەرهەم دەهێنێ لە سین کراوە چۆن سین جیناتی دایک کە بەرپرسە لە دروستکردنی شیر جینات هەیە جینی تایبەت هەیە بەرپرسە لە دروستکردنی شیر لە مرۆڤ جیایان کردەوە هینان جینەکە خستیانە پێک هاتەی جیناتی مانگاوە 300 مانگایان والێ کرد ئێستا ئەو مانگایانە لە بری ئەوەی کەوا شیری مانگایی دروستکەن شیری ژن دروست دەکەن پێک هاتەی شیرەکەیان وەکو پێک هاتەی شیری دایک وایە سبحان الله ماشاء الله یعنی مانگایە و شیری ژن دروست دەکات و دەدرێت بە مناڵ
وە دژەتەنی مرۆڤی تێدایە وە کاتێک دەدرێت بە مناڵ بەرگری لە مناڵ دەکات کەوا دووچاری نەخۆشی نەبێ. ئەمە بەچی دادەنێن؟ خوداکەتان یەک معجزەی ئاوای لە قورئان نەکردی. ئەگەر معجزەیەکی وای بکرد بە ئێستا لەسەرمان هاوارتان دەکرد، دەتان گوت سەیریکە، دەتگوت سەیریکە خوداکەمان مانگایەکی نارد بۆ دورگەی عەرەبی، گوتی ئەی خەڵکی دورگەی عەرەبی شیری ئەم مانگایە وەکو شیری ژنان وایە بدەن بە مناڵەکانتان. ئەوڕۆکە لەسەر ئێمە دەتان کرد بە معجزە و دەتان گوت ئەڵڵاه ئەکبەر. ئەوە تەنها بە ئەڵڵا دەکرا، بە مرۆڤ ناکرێ. باشە لە سین کراوە و هەتاوە کودوایی. نەمری کۆمیتەیەکی گەورە لە ئەوروپا دروست بووە بە هەم ئاهەنگی لەگەڵ زۆرێک لە پرۆفیسۆرەکانی دنیا کەوا نەخشەی جیناتی مرۆڤ لە ساڵی 2000ەوە کراوە. لە خلالی سەعاتێک دەتوانێت یەک بڵۆکە خوێن بدەیت و دەست بەجێ نەخشەی جیناتی تو دەڵێن. ئەوە نەخشەی جینات ئەمە هەیە. و ئێستاکە دەیانەوێت داونلۆدی مێشکی مرۆڤ بکەن. واتە ئەگەر هاتوو من بچم لە ڕێگای جیهازێک لە قۆناغەکانی سەرەتاییە داونلۆدی زاکیرەم و تۆڕبەندی دەمارەکانی مێشکم بکەن، دوای ئەوەی کاتێک من مردم لە ڕێگای 2 فلاش میمۆریەوە دەتوانن بۆ نمونە بە شێوەیەکی دروستکەر من دروستکەنەوە کەوا زاکیرەم هەبی، توانای قسەم هەبی، گوێم لە قسە بێ و وەڵام بەنەوەکانی خۆم بدەمەوە. عەجیب. ئەمە بوونی هەیە، بەدەستە من نییە، ئەمە زانستە. ئەمە زانستە و وای کردیە. گوێزانەوەی سەر، گوێزانەوەی کەل لەسەر. گوێزانەوەی کەل لەسەر هەروەک پێرێ بوو ڤیدیۆکەم داناوە و ساڵێک بەر لە ئێستاش دامنا، بڕیاروەیە مانجی 12 ساڵی 2017 لە سین بکرێ 150 پزیشکی نەشتەرگەر و هەروەها پەرستیار تێیدا بەشدار دەبن. تەکلیفی نەشتەرگەریەکە نزیک بە 16 ملیۆن دۆلارە و ئەو کەسەی کە خۆی بەخشیوە بۆ ئەوەی ئەم کارەی لەسەر بکرێ پرۆفیسۆرێکی رووسیا کە لە بواری کۆمپیوتەرات زۆر لێ هاتووە، دووچاری نەخۆشی پوکانەوەی دەمارەکان و پوکانەوەی ماسوولکەی هاتووە لە مناڵیەوە کە توانای جوولەی نییە بەڵام سەری ئیژەکە. دێن چی دەکەن؟ کەسێک کەوا بە شێوەیەکی کتوپڕ دەمرێت بۆ نمون لە ڕێگای گریمان نەزفی مێشکەوە سەری لێ دەکەنەوە و سەری ئەم پرۆفیسۆرە لێ دەکەنەوە، سەرەکەی دەین دەخەنە سەر لاشەکە و 4 هەفتە بێهۆشی دەکەن و دوای 4 هەفتە عیلاجی سروشتی بۆ دەکەن. ئەم پرۆفیسۆرە دەتوانێت بڕوا و ئیشوکاری خۆی بکە، ژیانێکی نوێی بۆ دروست دەکەن. بەمە دەڵێن چی؟ پرسیاری من ئەوەیە بەڕاستی لە سمێن قوتەکان، ئایا ڕۆحی کامیان لەم مرۆڤەدا، مرۆڤ نوێی کەوا دروست دەبێت، ئایا هی لاشەکە دەبێ یا هی کەل لەسەرەکە دەبێت، یا ئەو مرۆڤە 2 ڕۆحی تێدا یا 2 لەکە ڕۆحی تێدا دەبێت؟ حەز دەکەم بەڕاستی ئەمە وەڵامی بدەنەوە بزانم یعنی کامەی تێدا دەبێت. ڕەنگبی لە تەجروبەی یەکەم سەرکەوتوو نەبێ، بەڵام هەنگاوێکی باشە بۆ ئەو کەسانەی کە دووچاری برینداربوونی پشتەپەتک بوون. و چۆنیش ئەم کارە دەکرێت؟ کاتێک کەسێک بە شێوەیەکی کتوپڕ دەمرێت لە پلەی ناقیز 20 لاشەکەی فریز دەکەن و لە هەمان کاتدا هی ئەم پرۆفیسۆرە دێن ناقیز 20 فریزی دەکەن. اینجا لە ڕێگای سۆندەی دیاریکراوە وەلحاصل پرۆسەکە تۆزێک ئاسانە، بەڵام زیاتر ڕەنگ بێ کەسێک کەوا تێی بگاکەوە لە بواری دکتۆریدا شارەزایی هەبێ و ئەم کارە دەکەن و ئەم کارە لەسەر مشک تاقی کراوەتەوە سەرکەوتوو بووە، لەسەر سەگ تاقی کراوەتەوە سەرکەوتوو بووە، لەسەر مەیمون تاقی کراوەتەوە سەرکەوتوو بووە و هەتاوەکو دوایی. و ئەو دکتۆرەی کە ئەم کارە دەکاتن دەمێکە کە باسی دەکەن دکتۆرێکی ئیتالیا دەڵێ وە ئەم کارە دەکەم و ئەگەری سەرکەوتنی 190. ئەندام دروستکردن. ئەندام دروستکردن بۆم لەو ڕۆژان چەند ڤیدیۆیەکم دانا، هەر ئێستاگە ترانسپلانت هەیە، بۆ نمونە کەسێک بە شێوەیەکی کتوپڕ دەمرێ، کەسێک دەموچاوی تەشویە بووە، دەموچاوی لێ دەکەنەوە بە ئێسقانەکان یا بە ئێسق دەینن دەیکەنە سەر ئەوی تریان. 2 ڤیدیۆم دانا، یا دەست
یا باڵێکی تەواو یا قاتێکی تەواو یا لوتێک یا گوێک ئەمە کراوە و بەردەوامیش دەکرێت و بەردەوامیش بۆ نمونە زەرعی دڵ دەکرێت جگەر دەکرێت پەنکریاز دەکرێت گورچیلە دەکرێت و هەتاوەکو دوایی ئەم کارانە هەمووی دەکرێت بەڵام ئەوەی جێگای سەیر و سەمەرەیە ئێستا کە تاقیگای دروستکردنی ئەندامەکانی لەشی مرۆڤ دروست بووە دروست بووە چۆن بۆ نمونە من کەسێکم دووچاری نەخۆشی گورچیلە بووم باش دێ من دەمخەنە ناو تیشتی لولەیی کەوا ئەشعەی تەنووری پێ دەڵێن سیتی سکان سیتی سکان بە پلەی 360 پلە وێنەی گورچیلەم دەگرێ چین بە چین لە ناوە بۆ ژوورەوە و هەموو پێکهاتەکانی بە دەقیقی نیشان دەدا خانەکان چۆن ڕێکخراون لولەکانی خوێن چەندن چۆن دێن و بۆ ڕیمیش چۆن کۆ دەکرێتەوە و هەتاوەکو دوایی کاتێک ئەو زانیاریانە کۆ دەکاتەوە دەینی دەیدا بە پرینتا واتە ئامێری کۆپیکردن ئیستنساخ ئامێری کۆپیکردن لە بری ئەوەی مەرەکەبی تێبکەن دێن خانەی بنەڕەتی زۆرێک جار لە مۆخی ئێسکمان هەمانە خانەی بنەڕەتی هەمان نەخۆش دێنن دەیخەنە ناو شوێنی مەرەکەبەکە و کاتێک جیهازەکە دروست دەکاتن کوتومت پێکهاتەی گورچیلەکەی من چۆنە ئاوا گورچیلە دروست دەکاتن و بە خانەکان دەیتەنێ ئاوا بە خانەکان دەیتەنێ دواتر دەیخەنە ناو ئینکیوبەیتە خواردنی پێدەن دوای فەترەیەکی دیاریکراو بە گوێرەی ئەندامەکە بۆ نمونە گورچیلەیەکم بۆ دروست دەبێت و ئەو گورچیلە بە حکمی ئەوەی لە خانەکانی من پێکاتووە کاتێک دەینن زەرعی دەکەن جسمی من ڕەفزی ناکاتەوە چکە یەکێک لەو کێشانەی کە دووچاری مرۆڤ دەبێت کاتێک من گورچیلەی کەسێکی تر وەردەگرم لەشی من سیستەمی بەرگری من دەزانێ ئەو گورچیلەیە کە بۆ من دانراوە بەشێک نییە لە خۆم ڕەفزی دەکاتەوە تێشی دەشکێنێت و ئەو کاتە نەخۆشەکە پێویستی بە حەبوو دەرمان نییە یعنی پێویستم بە حەبوو دەرمان نییە بۆی سیستەمی بەرگریم لاواز بکە بۆی جسمم ئەو گورچیلەیە قبوڵ بکە و هەر لە ئێستاوە 12 میزڵدان بەم شێوەیە دروست کراوە و بۆ نەخۆش دانراوە و هەر بەم شوێنەیە بەو شێوەیە گوێ دروست کراوە و بۆ نەخۆش دانراوە پەنجە دروست کراوە بۆ نەخۆش دانراوە لوت دروست کراوە بۆ نەخۆش دانراوە بەمە چی دەڵێن بەمە چی دەڵێن ئەمە زانستە ئێوە هاتن چۆن دەتوانن یعنی ڕوبەڕووی زانست ببنەوە ئێوە چۆن دەتوان ڕوبەڕووی زانست بنەوە پێم بڵێن هاتون بەبێ عەقڵی خۆتان بەو پەر بێ عەقڵی خۆتان کەوا دووچاری بێ عەقڵی هاتوون دەتانەوێ بێن ڕوبەڕووی زانست ببنەوە بێن ڕوبەڕووی زانست بنەوە ئێوە بڕۆن خەریکی ڕەشکە و جنۆکە و حیجامە و میژی خوشتر بن ئێوە تەنها ئەوە قابلی ئێوەیە ئێوە لە ژیانتاندا نەتانتوانیوە داهێنانێک بکەن خزمەت بە مرۆڤایەتی بکەن بەڵکو ئامێرێکی کاتتان دروست کردیە کە توانیویەتی 1400 ساڵ بۆ دواوە بتانگەڕێنێتەوە ببینن سنەتی پێغەمبەرەکەتان چۆن بووە یاوەرەکانی محەممەد 1400 ساڵ بەر لە ئێستا چۆن ژیاون بۆ ئەوەی هەمان ژیان بژین سمێڵتان قوت بکەن ڕیشتان درێژ بکەن دەمتان بۆگەن بکەن نێوگەڵتان پیس بکەن دەست درێژی بکەنە سەر مناڵ کاتێک دەشتن بۆ ئاودەست بە قاچی چەپە بڕۆن و کاتێک دێنە دەرەوە بە قاچی ڕاستە بڕۆن و کاتێک گوو دەکەن قینتان بەبەر پاک بکەنەوە و هەتاوە کردوایی ئەوە ئێوەن دەتانەوێت بەو جۆرەیە بژین وەلەولا لەوەش دێن تەکفیری خەڵک دەکەن هەرەشە لە خەڵک دەکەن دەست درێژی دەخەنە سەر خەڵک و هەتاوە کردوایی بەڵێ ئەوە زانستە ئێمە بڕوامان بەو هەیە و تەنها زانستە دەتوانی خزمەت بە مرۆڤایەتی بکە نەک ئاینێک کەوا لە عەقڵیەتێکی دورگەی عەرەبی دروست بووە تەنها هەمەجیەت و بەربەریەتی تێدایە یاخود ئەڵڵایەک کەوا مناڵی لوسکەتان پێددا لە بەهەشتەکەی یا خۆری تەسک و تریکتان بێتدا ئێوە بەهەشتی ئیلاهیتان کردووە بە شوێنی ڕابواردن ئێوە کۆمەلگایەکن تەنها فکر و ئەندێشە و خەیاڵتان تەنها لای گانکردنە و تەنانەت ئەگەر هات و بەهەشتیش گانکردنی تێدا نەبێ ئەوە بە یەک پولی قەڵب ناتانەوێ ئەوە عەقڵ و بیرکردنەوەی ئێوەیە هەموو شتێک گانکردنە خۆتان پێ مرۆڤی شەریف نەبیتن
شەوانە سەردەخەنە سەرسەرینەکانتان تەنها گان لە خەیاڵتانە، کاتێک نوێژ دەکەن گان لە خەیاڵتانە، کاتێک دەچن بۆ دەرەوە سەیری ژنان ناکەن لە نافتاندا گان و خەیاڵکردنی گان لە خەیاڵتانە. ئێوە چین؟ بزانم ئێوە چیتان کردووە؟ تەنها لەوەی هەندێ مرۆڤی خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاقن، هیچی تر نین. ئەڵبەتە قسەیم لەسەر سمێڵ قوتەکانە. هیچتان نییە. چیتان کردووە؟ پێم بڵێن چیتان کردووە؟ چیتان کردووە؟ وە دەتوانن چی بکەن؟ وە دەتوانن چی بکەن؟ تەنانەت لە بێ عەقڵی خۆتان هاتوونە شەرواڵی کوردیتان هەت کردووە. لەبەرەوەی حەدیثتان هەیە پێغەمبەرەکەتان پێتان دەڵێ ئەگەر هاتوو جلتان لەبەر کردو لەسەر زەوی خشا، ئەوە خودای تەبارەکە و تەعالا لە زەویدا دەتان باتە خوارەوە تاوەکو ڕۆژە قیامەت بخات. لەبەرەوە شەرواڵی کوردیشتان هەت کردووە، لە خوارەوە بڕیوتان و کوورتان کردوتەوە. بۆچی لەبەری دەکەن؟ بۆچی ناچن ئەزر لەبەر بکەن کەوا هەتا سەر چۆکتان دێتن؟ بۆچی ناچن ئەو لەبەر بکەن جزداشەیەک لەبەر بکەن هەتا سەر چۆکتان بێ؟ زۆر ئیهانە و سوکایەتیتان کرد لە خلالی 2 ساڵی ڕابردوو. وەڵامی ئێمە تەنها وەڵامی زانستیە. ئێوە بەڕادەیەک گەوجێنراون خۆتان بێ عەقڵ کردووە کەوا تەواو هیچ مەسایلی تر نییە. ئێوە چۆن دەژین بۆ خۆتان بژین؟ نەک لە شوێنێک لە 100 شوێن ملتان بشتێ، نەک لە یەک شوێن لە 100 شوێن ملتان بشتێ. دەتەوێت چۆن بژی ئاوا بژی، بەڵام پەیوەندیت بە منەوە نەبێ. تۆ ملی خۆت بشتێنە و بڕۆ بۆ مزگەوتەکەت، بەڵام پەیوەندیت بە منەوە نەبێ. کاتێک من دەچم بۆ بار دادەنیشم دەخۆمەوە. تۆ ئەگەر هاتوو ژنەکەت پێسەگە و کاتێک لە بازار دەڕۆی 5 هەنگاو لە دواوەی تۆ دەڕوات، تۆ ئازادی و کەیفی خۆتە. بەڵام کاتێک من لە بازار ڕۆیشتم و لەگەڵ دەستگیرانەکەم دەستم خستە ناودە و جار بەجار ماچێکم کرد، ئەوە پەیوەندی بە تۆ نییە. هەتیوی تڕکەن. تۆ ناتوانی ژیانی من لە قالب بدەی. بەو شێوەی خۆت دەژی من بژیم، چکە من بڕوان بەبوونی خوداکەت نییە. بڕوان بەبوونی خوداکەت نییە. دەمێکە من گەیشتومەتە ئەو ئەنجام گیریە و ئێمە دەین بە زانست وەڵامتان دەینەوە. هاتون خۆتان بێ عەقڵ کردووە، دەتانەوێت بێ عەقڵترین کەسانی کۆمەلگا، فاشیلترین کەسانی کۆمەلگا لەسەر ئێمە بکەن بە کەڵەگا. هەموو ئەوانەی کە ئەوە ئیدعای مەلابوون دەکەن، هەمیان بە 45 و 49 بۆ پاڵپێوەنان دەرچوون و 50 هێناوە چون بۆ کولیەی شەریعە. لە ئێمە دەتانەوێت بیکەن بە زانایانی ئاینی. زانایانی ئاینی چی؟ بڕۆ دانەی چانم بۆ بێنەکەوە تۆزێک لە زانست بزانێت، لە فیزیا و لە کیمیا و لە بایۆلۆجی و چزانم لە گەردون ناسی بوونی نییە. دەتانەوێت ئەوانە لەسەر کەسانی وەک ئێمە بکەن بە کەڵەگا؟ ڕێگا نادەین بە هیچ جۆرێک، بە هیچ جۆرێک ڕێگا نادەین. دەتەوێت کەسێکی وەک من کەوا 3 اختصاصم هەیە لە وڵاتێکی وەک ئوسترالی نەمەوە بڕوا بکەم بە ئەڵڵاگەت کە ئەڵڵاگەت وتوێتی سپێرمی پیاومان لە نێوان پشت و سپێرمی پیاو لە نێوان پشت و پەراس و دەرەچێت. باوکە ڕۆ و پێشم دڵێن ئەمە دەقی خودایە و خوددا دانا و زانایە و شارەزایە. تۆ دەتوێت من بڕوا بەوە بکەم؟ یعنی سپێرم لە ئەوە دروست دەبێت؟ دەتوێت بڕوا بەوە بکەم و من بەرامبەر ئەو خوراافەیە بێدەنگ بم؟ ئاخر هەر بەجددیمە بەجددی. من چۆن کاکە گیان وەک دکتۆرێک بێم بڕوا بەوە بکەم کەوا من دکتۆرم و نزیک بە 20 ساڵ زانستی پزیشکیم خوێندووە، بێم بڕوا بەوە بکەم و نوێژ بکەم و ڕۆژی بکرم، ئاخیرەکەی چێ بڵێ وەڵا سپێرم لە نێوان پشت و پەراس و دروست بووە. من چۆن بێم بڕوا بەوە بکەم؟ هەی گەوج، هەی بێ عەقڵ، هەی نەفام. یا بڵێم ئافرەت چییە؟ ئاوی هەیە. ئافرەت ئاوی چی هەیە؟ هەی بێ عەقڵ. ئافرەت ئاویە، بەڵام ئاوی ئافرەت خۆی زەردە. یعنی و ئەگەر ئاوی ئافرەت بەسەر ئاوی پیاو سەرکەوت، ئەوە مناڵەکە لە دایشی دەچێت. بەڵام ئەگەر ئاوی پیاو بەسەر ئاوی ژندا سەرکەوت بە قودرەتی قادر، ئەوە مناڵەکە لە خاڵوانی دەچێت، یعنی لە باوکی دەچێت. هەی بێ عەقڵ. ئەوە بڕۆ بۆ مام فەتەح باسی بکە، بڕۆ بۆ مامە خولە باسی بکە، بۆ من باسی مەکە. هەی بێ عەقڵ. هەی بێ عەقڵ.
سەیرە من دێم لە ڕوانگەی زانستیەوە من هەڵسەنگاندن بۆ قورئانەکەتان دەکەم من واز لەها هەڵەی بەلاغی بینە چکە بە ئێمە دەڵێن عەرەبی نازانین بۆ مشکلم طبیعی باشە طبیعی باشە هەرچەندە ئەوانەی پێشمان خۆشیان عەرەبی نازانن چێشکە لەوەدایە بەڵام وەرە من لە ڕوانگەی هەڵەی زانستی و ئەکادمی و مێژوویی و لاهوتیەوە پڕێتی لە هەڵا لای تۆ ئەو ئاستی مەعریفەی تو زۆر نزمە بڕوات بەو شتانە هەیە بەڵام خۆ ئاستی مەعریفی ئێمە نزم نییە من چۆن بێم بڕوا بەوە بێنم خوداکەت دڵێ من بەدەستەکانی خۆم پەروەردەم کرد وەکو خوتبەتی دڵێ بەدەست بەو دەستانەی خۆم مرۆڤم دروست کرد و جووتە گونم بۆی دروست کرد بەڵام ئاماژەی بە جووتە گون نەکردێ لە قورئانەکەت هەی خۆم ڕۆ یعنی خوداکەت دڵێ بەدەستەکانی خۆم ئادەمم دروست کرد بەڵام لە قورئانەکەی ئاماژەی بە جووتە گون نەکردیە سەیر و سەمەرەیە بەڕاستی وە لە حەدیثەکانیش تێیدا نییە پێغەمبەرەکەت بە خەڵکی وتیە بڕۆ چێری باوکت بگەزا بەڵام ئەگەر هاتو 2 سانتیم دابەزی بایە یعنی گونی دەبینی و تۆزێک دەی دەکرا حەدیثەشی لەسەر گون ئاماژەی پێ بکردایە یعنی هەرەوە 2 سانتیم تۆزێک دابەزی بایە هاتووی دەتەوێت من بڕوا بەوە بکەم ئەمە پێغەمبەرە و ئەمە دەقی خوداییە هەی بێعەقڵ هەی بێعەقڵ هەی نەزان قەینا باوکم بۆ نمونە بڕوای نابوو چونکە شارەزایی و ڕادەی بۆ نمونە مەعریفی لەو ئاستەدا بۆ ئەو کات بەڵام تۆ لە سەدەی 21ەمدا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجیایی لەگەڵ ئەوەی ئینتەرنێت لەبەردەست دەتوانی پێم بڵێ هەی پیسکەی تڕکەم تۆ ڕۆژانە خەریکی چی لەسەر ئینتەرنێت ئەنی هەر بەڕاستی مە بەڕاستی ئەنی تۆ خەریکی چی لەسەر ئینتەرنێت تەنها خەریکی ڕاوەژنی ڕاوەکچی تەنها ئیهانە و سوکایەتی بە خەڵک بۆچی ناچی بخوێنیەوە خۆ لە جیاتوو بام لە 6 مانگی ڕابردوو فێرزمانی عەرەبی دەبووم هەر لە ڕێگای ئینتەرنێتەوە خۆم فێرزمانی عەرەبی دەکرد بۆی ئاشنایەتی لەگەڵ توراسی ئیسلامی پەیدا بکەم بۆچی نەتکرد بۆچی نایکەی بۆچی نایکەی هاتوون بە ئێمە دەڵێن معجزە معجزەیەکی کورە یەکشت معجزەیە لە قورئانەکەدان سەیرە تێدەگەی کاتێک دڵێ بە زمانێکی عەرەبی دامان بە زمانێکی عەرەبی ڕەوا دامان بەزە بۆی عاقڵ بن بۆی عاقڵ بن بۆی عاقڵ بن تەواو دەقێکی تریشان زۆر خۆشە بەڕاستی چی دەڵێ اینجا کۆتایی پێدەین دەرێ سەیرکەن چۆن پشتی کەرمان ڕامهێناوە هەر کاتێک سواری سەرپشتی کەربوون دوعا و نیزا بۆ خوددا بکەن بڵێن خودایە گەر هاتو تۆ پشتی کەرت ڕام نەهێنابایە ئێمە هەرگیز نەمان دەتوانی سواری بین مەبەستم سواری سەرپشتی زۆر سپاس زۆر سپاس دەک قورئانتان هەیە بەڵێ ئەڵڵا دەڵێتن و ئێمە پشتی کەرمان ڕامهێناوە لەبەر ئەوە هەر کاتێک سواری سەرپشتی کەربوون دوعا و نیزا بکەن بڵێن خودایە زۆر سپاس بۆ تۆ پشتی کەرت ڕامهێناوە گەر هاتو پشتی کەرت ڕام نەهێنابایەوە ئێمە هەرگیز نەمان دەتوانی سواری بین لەبەرەوە لە ڕوانگەی سمێڵقوتەکان هەردوو جۆرەکەی سواربوون سواری سەرپشت کاتێک گونیان دەگەوێتە سەرپشتی و سواربوونی ژێرکل کاتێک گونیان دەگەوێتە ژێرکلکی هەردووشی معجزەیە معجزەی ئیلاهیە هەر معجزەیەکی ئیلاهیە معجزەیەکی ئیلاهیە باشە معجزەیەکی ئیلاهیە باشە گوێم بدەن لە بەیانی تاوەکو ئێوارە من دەزانم شیم بە ئێوە کردیە و کوێتان دێشێ بەو داخەوە هەر دەبی بمرن تەدەگەی بەو داخەوە هەر دەبی بمرن تەدەگەی هەردوو جۆرەکەی معجزەیە کاتێک سواری سەرپشتی دەبن و گونتان دەکەوێتە سەرپشتی کاتێک سواری ژێرکلچی دەبن و کلکتان گونتان دەگەوێتە ژێرکلچی هەردووشی معجزەیە چونکە ئاژەڵگاین لە ئاینەکەتان ڕێگا پێدرا و زۆر تەبیعی و زۆر ئاساییە سبحان الله ماشاء الله تەدەگەی ماشاء الله تەدەگەی فلا أقسم بما تبصرون فلا أقسم بما تبصرون سوێن دەخۆم بەوەی کە دەیبینن چ دەبین بزانم چم بینیوە لە دوێنێەوە ئاودەست حەمام
خۆم بە ڕووتی بینیوە سینگ مێشولە پێشولە بەراز سەگ دار دیوار کتێب وەڵای فلیمەکی فەڕەنسیشم بینی یەک دوو لەقتەی سیر و سەمەرەی تێدا بوو یعنی ئەڵڵاگەتان سوێن بەو شتانە دەخوا ئەوەی کە ئێمە دەیبینین سوێن بەو شتانە دەخوا هاتون بە ئێمە دەڵێن ئەمە دەقی خوداییە سەیرە باشە کاتێک شەر بۆی بەڕێز و ئازیز سەرویستم باسی ئەو بابەتانە بکەم کە پێشکەوتنی زانستی و پێشکەوتنی زۆر زیاتریش هەیە کە مرۆڤ ڕۆژ لە دوای ڕۆژ بەدەستی دێنێ و لە داهاتوو هەوڵدەم زۆرێک لەو ڤیدیۆیانە وەربگێڕم بۆ سەر زمانی کوردی کە خۆی لە خۆیدا زۆر جارێ بۆ دژایەتیکردنی خوراافە پێویستە دەست بۆ زانست ببەیت زانست ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ وەڵام بە خوراافە دەداتەوە کاتێک شەر بۆی بەڕێز و ئازیز هەر بژین خوداکەتان ماتیش دەبینێ هەر بژین